ڕۆژی یەکشەممە 16 مەراسیمی ناساندن و بڵاوکردنەوەی کتێبی کۆبەرهەمی ڕێزمانی هەورامی لە نووسینی بەڕێز مامۆستا جەمال بێدار بڵاوکرایەوە. قسە و باسی زیاتر دەربارەی ئەم کتێب و ئەم بەرهەماکەم لەگەڵ زۆر بەڕێز جەمال بێدار نووسەر کا لە ڕێگەی ستریمەوە لە خورماڵەوە لەگەڵما. کاک جەمال سڵاوت لێبێ و ئەم کاتت باش. هەموو کاتێک باش، هەموو کاتێکتان باش و سوپاسانەکەم. سوپاس بۆ تۆ. بۆم باس کە کۆبەرهەمی ڕێزمانی هەورامی چی لە خۆ دەگرێ؟ کۆبەرهەمی ڕێزمانی هەورامی ئەو بەشانەی ڕێزمان ئەگرێتە خۆی کە ڕێزمان یاخۆ زمانی هەر نەتەوەیەکی پێکهێناوە تقریبان دەبەشە. ناوە، جێناوە، ئاوەڵناوە، ئاوەڵکردارە، هەروەها ژمارەیە، ئەنجا ئامرازەکانە دەبەشە کە بچووترین بەشیان پێوترێ پارتیکڵ. تقریبان لە زۆربەی زمانەکانی دنیادا ئەم بەشانە وجودیان هەیە. زۆر باشە. ئەم کتێبەی تۆ گرنگیەکەی بۆ ناو کتێبخانەی کوردی لە چیایە؟ دەنگەکە ناگاتە لام بەڕێز. کاک جەمال، گرنگی ئەم بەرهەمەی تۆ بۆ ناو کتێبخانەی کوردی لی تێناگەم. ئێستا گوێت لێمە؟ هیچ گوێم لێتە، بەڵام جاروبار دەنگ ئەوەنە نزمان کە زۆر باشە تێناگەم و ناگاتە. کاتە دەنگم بەرزەکەمەوە. کاک جەمال، گرنگی بەرهەمەکەی بەڕێزتان بۆ ناو کتێبخانەی کوردی لە چیا بینیت؟ ئەمە ئەم کۆبەرهەمەی کە من ئێستا نووسیومە، بەڵێ، یەکەمین کۆبەرهەمە کە لە زمانی هەورامیدا بەم شێوە خەست و خۆڵە تەواوە بنووسرێت. ئەنجا ئەگەر بەو شێوەیە بیژمێرین کە هەورامی کە بەشێکە لە گۆران و گۆرانیش لەقێکە لە چوارلەقەکەی زمانی کوردی، کەواتە هەتاوەکو ئێستا ڕێزمانی کوردی بە ناتەواوی ماوەتەوە و بەشێک لە بەشەکانی نەبووە. ئێستا من ئەو بەشەم بۆ هێناوە. ئەمە گرنگیەکی تێر و تەواوی هەیە بۆ ناو کتێبخانەی زمانی کوردی. هەروەها ئەم زمانە لە قۆناخی دوی جامیعەدا ئەخوێنرێت لە بەشە کوردیەکاندا کە بووە ئەوانەی کەوا لەسەریان نووسیوە تا ئێستا بە بیکالۆریۆس و ماستەر و دکتۆرایان لەسەر هێناوە، بەڵام باوەڕ ناکەم هەرگیسا و هەرگیز گەیشتە بنا ئەو ئاستە و ئەو قوڵایەی کە من پێی گەیشتۆم، چونکە زۆربەی ئەوانەی کاڵچاون بەم کارە زمانی دایکی خۆیان زمانی هەورامی نەبووە. من زمانی دایکی خۆم زمانی هەورامیە. ئەمە یەک. دووهەم ئەو دڵسۆزیە و ئەو وردەکاریە کە من بە خەرجم داوە لە ڕێگەی نووسینەوەی ئەم کۆبەرهەمەدا، باوەڕ ناکەم کەسێکی تر ئەوەی کردبێ. من ویستومە خزمەتی زمانەکەم بکەم، ویستومە زمانەکەم بەرەو زیندایی ببەم، نەمویستووە شەهادەیەکی پێوەربگرم یاخۆ نەفعێکی مادی پێ بەرهەم بهێنم. لەبەر ئەوە وا هەستەکەم کە گرنگیەکی تەواوی هەبێ ئەو کارێکە من کردومە. زۆر باشە. خۆت ئاماژەت بۆ کرد کە گرنگیەکی تەواوت بەم بەرهەمەداوە و ئەم زمانە زمانی دایکە با بڵێن بۆ تۆ، لەبەرەوە گرنگی و تایبەتمەندی تەواوت داوە بە بەرهەمەکە. ماوەی چەندێکە خەریکی کۆکردنەوەی زانیاریەکانی و چەندێکت پێچوو هەتا با بڵێن ئەم بەرهەمە پێگەشت و بڵاو بووە؟ لە ڕاستیدا من لە ساڵی 1990ەوە خۆم یەکلایی کردەوە بۆ نووسین لەسەر هەورامیەکان هەموو لایەنەکانی ژیانیان و زیاتر ئیحتیمامم خستە سەر زمانەکە. بەچەند قۆناغێک گەیشتمە ئەمە هەر ئەوە نەبوو یەکسەر بچمە سەری. لە 1990 کە دەستم پێکرد بە کۆکردنەوەی پەندی پێشینانی هەورامی دەستم پێکرد
کەمەن ناوەکەش حتا لەفزەکەشم گۆڕی لە پەندی پێشینانەوە کردم بە واتە و وەڵینە هەورامیە ئەنجا 4 بەرگم لێ کۆکردنەوە تا ئێستا 3 بەرگی ئەنستیتۆتی کوردی لە ساڵی 2015 چاپی کردووە کە زیاتر لە 5,600 پەندی پێشینانی هەورامی زۆر جوان و بە بەلاغەیەکی زمانی هەورامیەوە داڕێژراون کەس لای لێ نەکردوونەتەوە ئەوەم کرد. دوای ئەوە لە ساڵی 2001ەوە دەستم کرد بە دانانی قاموسێک بۆ زمانی هەورامی کە پێشمان هیچ کەسێک بیری لەو مەسئلەیە نەکردبووەوە توانیم لە ماوەی چەند ساڵێکە قاموسێکیش بۆ زمانی هەورامی دابنێم کە لە ساڵی 2010 زاینیدا ئەکادمیای کوردی لەسەر ئەرکی خۆیان چاپیان کرد 52,000 کەلیمەی تیا بوو. ئەوەش وردە وردە هەڵینان بۆ ئەوەی ڕوو بکەمە ڕێزمانەکە ئەتوانم بڵێم لە 2006 و حەوت و ئەمانەوە ئیتر من چوومە ناو ئەو ڕێزمانەوە بە بەردەوامی ئیشم لەسەر کردووە لەسەر لایەنەکانی تریش ئیشم کردەوە بەڵام ئەوە ئیشێکی سەرەکیم بووە ئەنجا 1-2 ساڵی لەمە و پێش ئیتر گەیشتمە کۆتایی ڕێزمانەکە و پاش پیاچوونەوەیەک و وردبوونەوەیەکی زۆر چوومە سەری یانی ئەتوانم بڵێم ماوەی زیاتر لە 15-16 ساڵ خەریک بووم و هەمیشەش مطالعەم کردووە لە زمانەکانی عەرەبی و ئینگلیزی و سۆرانی داداخیگرانم بادینانیم نەزانی تا پەنابەرم بەر ئەوانیش ئەنجا ئیتر خۆشم لە ژیانی مامۆسایەتیمدا مامۆسای زمانی عەرەبی و ئینگلیزی و کوردی بووم لە ئەنجامی ئەم هەموو هەوڵ و تێکۆشانەوە توانیومە ئەو ڕێزمانە بەدەست بێنم و ئیتر سوپاسی وەزارەتی ڕۆشنبیری ئەەکەم کە کۆمەڵی لیجانی بۆ گرت و پێ چوونەوە ئەنجا مانگێ لەمە و پێشیش ئێتر تەواو بوو چاپکردنەکەی و ئەوە تا ئێستا لەبەر دەستدایە. بەڵێ بێگومانوەکو خۆت ئاماژەی پێکەی کەماوەی چەندین ساڵە سەرقاڵی کۆکردنەوەی زانیاریەکانی وە سەرقاڵی نووسینی ئەم بەرهەمەی گرنگترین بەش لە ناو کتێبەکەی بەڕێستا چ بەشێکە کە وەکو با بڵێن دۆزینەوە وایە یان وەکو داهێنان یان وەکو با بڵێن تازەگەریەک وایە لە ناو زمانەکەیە؟ بەڕێزەکەم زمان زەنجیرەیەکی یەکگرتووە. بەڵێ ئەوە نییە حەڵقە جیای بکەیتەوە کە جیاشی ئەەکەیتەوە بۆ ئەوەیە ئاسانکاری بکرێت لە نووسینەوەی و لە تێگەیاندنی ئەگینا کۆمەڵێ حەڵقە زەنجیری بەستراوە بە یەکەوە هەمویان وەکو یەک گرنگن و هەمویان وەکو یەک بایەخیان هەیە هەر یەکێک بە پێی حەجمی خۆی ڕێزمان یا خۆبەشەکانی ڕێزمان وەکو جەستەیەکوان لە جەستەدا خۆ دەزانی ئەندامی گەورە هەیە وەکو قاچ هەروەها ئەندامی بچکۆلەش هەیە وەکو چاو و گوێ هەر یەکێک لەمانە تەواوکەری جەستەکەیە ناتوانانی بڵێ ئەمەیان لە ئەوی تریان گرنگتر و بەبایەخترە ناکرێ هەرگیسا و هەرگیز بڵێن فلانە بەش لە فلانە بەشی تر گرنگترە ئەمانە تەواوکەری یەکتن بە هەموو بەشەکان ئەنجا پێی ئەوترێ ڕێزمان و ڕێزمانیش بەشێکە لە زمانیش چەند بەشێکە بە هەموویەوە ئەنجا پێی ئەوترێ زمان. بەڵێ کەواتە ئەتوانی ئاماژەیەک بدەیت بە بەشەکانی ناو ئەم کتێبە پێما بێ ئاماژەت پێکرد کە لە دەبش پێک دێت. بەڵێ وەکو لە سەرتاوە عازم کردی وتم دەبەشە بەشی سەرەکیان عادەتەن ئەوانەی لەسەر ڕێزمان نووسیویانن ناویان کردووە بە بەشی یەکەم لە دوای ناو جێناوە لە دوای جێناو ئاوەڵناوە لە دوای ئاوەڵناو ئاوەڵکردارە لە دوای ئەوانە ئەنجا ژمارەیە لە دوای ژمارە ئێتر ئەچێتە سەر بەشەکانی تری ئامرازی پەیوەندی و ئامرازی لێکدەر و ئامرازی پرسیار و ئەنجا ئێتر قسمی تری بچکۆلەتر هەیە ئەمانە بە هەمویانەوە ئەنجا ڕێزمانی هەر زمانێک پێگەهێنن. زۆر باشە دەستەکانت خۆش بێ زۆر بەڕێز جەمال بێدار نووسەر کە لە ڕێستریمەوە لە خوورماڵەوە لەگەڵم بووی سوپاس بۆ تۆ.